الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی ڕامان لە قورئانی پیرۆزدا بێم و خزمەتتان بەمە بەستی ڕەزامەندی رب العالمین و هیوادارم ئەوەی ئازیز سوودی لێوە بگرن. بسم الله الرحمن الرحيم. ويل لكل همزة لمزة. وويلا عذابي تندو بآزار لو كسانك كوا أو صفتان تدا كعيب عار لخلشي دبين تانو تشر لخلشي دن إنزا برورويا لباشملي أوي كوا بقصا عيب عار لخلشي دبين تو ياخذ بآماجة. وهل وصفتي دوما الذي جمع مالا وعدده أو كسي كوا خەریکی کۆکردنەوەی ماڵی زۆرە و هەروەها بەردەوام دەیژمێری کەوا زۆر لای گرنگە نوقسان نەکە. یحسب أن ماله أخلده لەبەرەوە تەسەووری وایە گومانی وایە کەوا ئەو ماڵەی هەتا لە دنیا دەیهێڵیتەوە وا تەسەوور دەکا ئەو ماڵەی هەتا لە دنیا دەیهێڵیتەوە. ئیتر زومەخشەری دەڵێ واتە طول المال أمله. سبحان الله، يعني أو مالك هيتي هواو آواتي زوري بيبخشية ومناه الأماني البعيدة. هواو آواتي زور دوري لبو هنا بو مالك بحساب دروا هيشتا حتى واليتا حتى أصبح لفرط غفلته وطول أمله يحسب أن المال تركه خالدا في الدنيا لا يموت. إتر هەندە کەوتیتە ناو غەفلەت، هەندە هەڵخەڵەتایە بۆ ماڵەی وا تێدەگا ئەو ماڵەی وای لێ دەکاتن هەتایە مردنی بەسەر نێتن قەت نەمری لەبەرەوەی پارەی هەیە عیلاجی خۆی دەکا. یان وەکو هەندێک لە زانایان دەفەرمون وەکو بڵێ ئاماژەیە، مەفهومی ئەوەی لێ وەردەگیرێ ئاماژەیە لە بۆ عەمەلی ساڵح، بۆی کەوا عەمەلی ساڵح و کردەوەی چاکە دەبیتە مای ئەوەی کەوا هەتا لە بەهەشتی پانوبەرین ببینێتەوە. بەڵام ماڵکۆکردنەوە بە هیچ شێوەیەک نابیتە مای ئەوەی کەوا یەک دەقەش تەمەنت لە دنیا درێژ بکاتەوە. عەبدوڕەحمان بن ناسر السەعدی دەڵێ ئەو کەسە بە جەهل و نەفامێتی خۆی وا تێدەگا کە ئەو ماڵەی خلودی پێدەبەخشی، ژیانی هەتایی پێدەبەخشی لە دنیا لۆیە تەمەشا دەکەی هەموو ماندیبوونی هەموو هەوڵ و کۆششی لە پێناو زیادکردنی ماڵە، لە پێناو زیادکردنی ماڵە. لەبەر ئەو وا تەسەوور دەکا ئەو ماڵەی ئەگەر بگاتە حەدێکی زۆر ئەوە هەتا لە دنیادا دەژیێ لە کاتێکدا ئەو بەخیلە ئەو چروکە ئەو نەزانە و نازانیتن کەوا بەڕاستی بەخیلی پێکردن بە ماڵ بەڕاستی بە عەکسەوە تەمەنت کورد دەکاتەوە. و هەروەها بەخیلیکردن بە ماڵ و نەبەخشین لە پێناوی خوای گەورە ماڵت کاول دەکاتن و بە پێچەوانەوەش بیر و چاکە و بەخشین لە پێناوی خوای گەورە یەک لە هۆکارانەیە کە خوای گەورە بەرەکەت دەخاتە تەمەنت. ئیبن عوثەیمین ڕەحمەتی خوای لێ دەڵێ ئەو کەسە وا تێدەگا بەو ماڵی کە هەیتی هەتا دەژیێ بەچی؟ یان بە فعلی واتە هەر ئەوها ژیانی دوور و درێژ دەبی، یان بەو ماڵی کە هەیتی شتیوا دەکا لە پاشە خۆشی هەر باز دەکرێت فڵانە کەس چەندە دەوڵەمەند بوو. ئیتر خوای گەورە سوبحانەهو وتەعالا کاتێکەوە ئەو سیفەتەمان لەو باز لە کەسانێک دەکا واوەیلا لە بۆ ئەوانەی کەوە تانە و تەشەر لە خەڵکی دەن، عەیب و عار لە خەڵکی دەبینەوە و هەروەها ئەو کەسە خەریکی ماڵکۆکردنەوەیە. یعنی سوبحانەڵڵا چەند ڕەبتیشی پێکەوە هەیە. ئەو کەسێکەوە لایوی ماڵی دنیا زۆر گرنگە و زۆر ئیحتیمام پێدا و کۆی دەکاتەوە بە چاوێکی زۆر کەم تەماشای هەژار و نەدار و فەقیر دەکات، عەیبیان لێ دەبینتەوە بە قسە و بە حەرەکات و بە تی چاو وەکو بڵێ گاڵتەیان پێ دەکات. ئیتر خوای گەورە سوبحانەهو وتەعالا کاتێکەوە باز لەو سیفەتانمان لێ دەکات کەوە وەسفی کەسانێکی بە هیلاک چووە تاوەکو نەک تەنها بیخوێنینەوە باسی بکەین، تاوەکو بە هەموو شێوەیەک خۆمان بپارێزین لەو صیفاتانە بە هیچ شێوەیەک ئەو صیفاتانە لێمان نەیەتە جێ. يحسب أن ماله أخلده. أخلده
بصيغي فعل ماضي هاتية بتسمعناك دي يحسب أنا ماله أخلده واتي دقا كمالكي وايلي كده هتا بمينه ما بستي أويك هتا لمستقبل بمينه بلام كبصيغي فعل ماضي هاتية لو بوصيغي هاتية لبوي أو واتي دقا كوا بيقمان هتا دمينه ما دام كابراچ پارەدار و ماڵی هەیە و ئیمکانێت هەیە هەموو شتێک بە پارە دەکرێت هەموو شتێک بە پارە دەکرێت ئیتروا تەسەوریتی لێ ئەو کەسە ئاوا هەموو هەوڵ و کۆشی لە بۆ ئەو دنیاە نازانی داخوا لە مستەقبل چی چاوەڕوانی دەکا وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين